خڵەوە خۆشەویستەکان سەلامی خواتان لێبی. دەزانێت ئەمە بەردەوامی لە بڕینی گەدەی، دەزانی ئەمە دوو سعرمان هەیە لە بۆ بڕینی گەدەی. هەر کەسێک کە فەقیر بی، ئافرەتی ماڵ بی، بێموچە بی، کرێچی بیتن، ئەمە 500,000 دینار لە سعرەکەی لۆ دێنینە خوارێ بە یەک مەرجی. مامۆستایەکی ئاینی لە مەنتیقێکی خۆیان نامەکمان لە بۆ بنووسی، برێ ئەمە فرانکە مامۆستامە، لە فرانکە مزگەفتیمە، ئەوە ژمارەی مۆبایلەکەمە، شایەدی دەدەم ئەو نەخۆشەیە، کرێچیە، موچەی نییە، فەقیرە، 500,000 دینار لە سعری مائیدە بڕینەکەی لۆ دێنینە خوارێکە. یارمەتی دەدەین. ئەمن وەکو دکتۆر دلێر خێبرە و خزمەتەکەی خۆم دێنێرم لە بۆ ئەو دیویل و دکتۆرەکان هاری کار دەبن. تیمی گروپی مهرەبانی زیاتر لە 900 نەشتەرگەریمان کردێتە ئێستا، کە کردمان 1000 نەشتەرگەریش لە مەراسیمەکی شکۆدار. ناوەکان هەموو ئیعلان دەکەین دێنن ئەو 1000 کەسەیە بڕینی گەدەمان لۆ. سوپاس لە بۆ خوای گەورە هەتا ئێستا یەک کەس نەمردیە، یەک کەس دەکنەمە نەمردێ بە بڕینی گەدەی. 900 نەشتەرگەری، نزیکەی 900 نەشتەرگەریمان کردێ، کە بووە 1000 نەشتەرگەری. ئەو وەختی لە مەراسیمەکی شکۆدار باسی دەکەین و لە هەمان کاتدا باڵۆنیشمان هەیە لە بۆ ئەوانەی کە تەمەنیان نەبوویتە 18 ساڵ، باڵۆنی زیرەکمان هەیە، باڵۆنی ئاساییمان هەیە، زۆر یارمەتی قەڵەوە خۆشەویستەکان دەدا. یان ئەوانەی کە تەمەنیان هەیە 70 ساڵن ناتانن، یان نەخۆشی دڵیان هەیە، یان دەترسێن لەو عەمەلیاتەی دەتوانن سوود ببینن لە باڵۆنی. باڵۆنیش دوو جۆرمان هەیە، باڵۆنی زیرەک بەبێ بەنج دادەندرێ، بەبێ بەنج فڕێ دەدرێ، پێویست ناکە بەنجی وەربگریتن، عەمەلێکی ئاسانە بە 5 دقەی لە بۆی دادەندرێتن. و باڵۆنی ئاساییمان هەیە بە بەنجێکی خەفیف، تەنها خەوی لێ دەکەوی، بەنجێکی قوڵ نییە، باڵۆنی ئاسایی لێ دادەندرێ. باڵۆنی ئاسایی لای دکتۆر سەنگەری دادەنرێ، باڵۆنی زیرەک ئەمن دایدەنێم و سعریشمان کەس ناتانی ئەوە سعرەی باڵۆنی دابنێ. و هەر یەکەکیش حەزی لێیە باڵۆنی ئاسایی، باڵۆنی زیرەکە ئەمن دایدەنێم، بچی بکڕیتن، ئەمن بەخێر لۆی دادەنێم. لە خێری زیاتر هەیە بەخێر لێ دادەنم. بەڵام دوو مەرجمان هەیە. یەکەمینیان باڵۆنەکە ئیکسپایر نەبوو بیتن، دووەمینیان ستیکەری حکومی پێوە بیتن. باڵۆنەکانی مهرەبانی ستیکەری حکومی پێوەیە و ئیکسپایریش نییە. بەو دوو مەرجێ هەبیتن، ئەمنۆک و دکتۆر دلێر بەخێر لۆی دادەنم. لە دەرمانخانەی مهرەبانیش باڵۆنی زیرەکمان هەیە کە هەرزانترین نرخە، هەرزانترین نرخە لەسەر کوڕەی ئەرزی، لەسەر کوڕەی ئەرزی، چونکە کەس ئیستعدادی نییە باڵۆنەکی دابنێتن و پارەش قازانج نەکە. بەڵام ئەمن دەرێم چونکە کەونە قڵەوەکانم و کەونە فەقیرەکانم دەمە یارمەتی هەمووان بدەین. خی گەورە بیکاتێت تێش و قیامەتمان ببینین بە سەلامەت. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.